چونکە ئازیزەکەم ئەتۆ هۆی خۆشی منی نەزیاتری نەکەمی پڕ بە باوەشی منی هیچ کەسێک لە دڵی مندا وەکو تۆ ئازیز نییە وەندە خۆشم دەوێی دڵم قەت لێت زیز نییە وەرە با من و تۆ دەست لە دەست بین پێکەوە غەمەکانمان بفرۆشین شادیەکان بکڕینەوە ئەوەندە یەکترین وە خۆش بوێت عەزیزەکەم لەو دنیایەش وەکو ئێستا ئێمە یەکگرینەوە وەرە با من و تۆ دەست لە دەست بین پێکەوە غەمەکانمان بفرۆشین شادیەکان بکڕینەوە ئەوەندە یەکترین وە خۆش بوێت عەزیزەکەم لەو دنیایەش وەکو ئێستا ئێمە یەکگرینەوە پەری خەیاڵی من ئاواتمە بگەم بە تۆ ئەوەندە خۆشم دەوێی کەس نابینم بێژگە لە تۆ تا ئەبەد لە نێو دڵمی لە ژینم دای تەقانەکەم بەڵێن بێگەر تۆ نەبی دڵەکەم بە هیچ کەس نەدەم وەرە با من و تۆ دەست لە دەست بین پێکەوە غەمەکانمان بفرۆشین شادیەکان بکڕینەوە ئەوەندە یەکترین وە خۆش بوێت عەزیزەکەم لەو دنیایەش وەکو ئێستا ئێمە یەکگرینەوە وەرە با من و تۆ دەست لە دەست بین پێکەوە غەمەکانمان بفرۆشین شادیەکان بکڕینەوە ئەوەندە یەکترین وە خۆش بوێت عەزیزەکەم لەو دنیایەش وەکو ئێستا ئێمە یەکگرینەوە وەرە با من و تۆ دەست لە دەست بین پێکەوە غەمەکانمان بفرۆشین شادیەکان بکڕینەوە ئەوەندە یەکترین وە خۆش بوێت عەزیزەکەم لەو دنیایەش وەکو ئێستا ئێمە یەکگرینەوە وەرە با من و تۆ دەست لە دەست بین پێکەوە غەمەکانمان بفرۆشین شادیەکان بکڕینەوە ئەوەندە یەکترین وە خۆش بوێت عەزیزەکەم لەو دنیایەش وەکو ئێستا ئێمە یەکگرینەوە